ئەگەر دروستکردنی هەرێمێکی سربەخۆ بۆ کەرکووک تا ئێستا تەنها قسە و باس و دەنگۆ بوو بێت، ئێستا و لە پاش ڕاگەیاندنی دەستەی سربەخۆی بە هەرێمکردنی کەرکووک، ئیتر بە هەرێمبوونی کەرکووک بووەتە پرۆژەیەک و کۆمەڵێک لە کەسایەتی و چالاکوانانی کەرکووک کاری بۆ دەکەن. حیزب و لایەنە کوردیەکانی کەرکووکیش ڕاو بۆچوونی جیاوازیان لەو بارەیەوە هەیە. پارتی دیموکراتی کوردستان هەرزوو بۆچوونی خۆی لەو بارەیەوە ڕاگەیاند و کەمال کەرکووکی سەرۆکی ئەنجومەنی سەرکردایەتی کەرکووک گەرمیان بە ماڵپەڕی فەرمی حیزبەکەی ڕاگەیاندووە هەوڵدان بۆ بەهرێمکردنی کەرکووک خیانەتە لە دۆزی کورد لە ناوچە دابڕاوەکان. هاوکات یەکێتی نیشتیمانی کوردستانیش جگەلەوەی ئەو هەوڵانە بەمەحاڵ دەزانێت لەگەڵ جێبەجێکردنی مادەی 140 و گەڕانەوەی کەرکووکن بۆ سەر هەرێمی کوردستان. خەڵکی تریشی تایەک تورکمانیاتیایەک عەرەبیان لەگەڵایە دوژمن و نەیارانمانەوە نەزۆرە هەمووی چاویان بڕیوەتە کەرکووک هەر یەکە و لە ڕوانگەی خۆیەوە سەیرەکان هەر یەکە و بە دیدی خۆی سەیرەکە بۆیە لە ئێستادا من پێم وانییە ئەم بیرۆکەیە نەجاحەت بێنێ و سەر بگرێ و ئێمە لەگەڵ جێبەجێکردنی مادەی 140 ئێمە لەگەڵ جێبەجێکردنی دەستورین. جوڵانەوەی نەوەی نوێ لە کەرکووک وەکو حیزبێکی سیاسی پێی وایە ئیدارەی ئێستا و ڕابردووی کەرکووک شکست خواردوو بووە و بە هەرێمکردنی شارەکە درێژە پێدەری هەمان سیاسەتی ڕابردووە و ناتوانرێت خزمەت بە خەڵکی کەرکووک بکرێت. بە تەسەوری ئێمە کێشەی کەرکووک لەوەدا نییە بڕۆتە سەر هەرێمی کوردستانیان سەر بەغا کێشەی کەرکووک لەوەدایە ئیدارەیەکی فاشل و گەندڵی هەبووە تا ئێستش. ئەو هەرێمکردنی کەرکووک پێمە وایە ئەمە بێتە کێشەیەک بۆ کەرکووک نەک چارەسەر. ئەو دەستەی پرۆژەی بە هەرێمکردنی کەرکووکیان ڕاگەیاندووە تا ئێستا لەگەڵ حیزبە کوردیەکان کۆنەبوونەتەوە. یەکگرتووی ئیسلامی کوردستانیش لەو بارەیەوە دەڵێن بۆ هەر هەوڵێکی لەو شێوەیە دەبێت کۆدەنگی لایەنە کوردیەکان دروست ببێت. هەرچی بزوتنەوەی ئیسلامیشە بەمەرج پشتگیری لە بەهەرێمبوونی کەرکووک دەکەن. کێشەی کەرکووک بەڕای ئێمە کێشێکی دەستوریە، کێشێکی یاساییە، کێشێکی نەتەویە خۆی ئەبێنێتەوە لە جێبەجێکردنی مادەی 140 ئەوش کە لە 3 بەڕگە پێک دێ لە تەطبیع و ئیحسا و ئیستفتاء. لە ڕووی ترەوە هەمان شێواز ئەمە کێشەیەکی سیاسیە و ڕەهەندێکی ئەقلیمی لە خۆی گرتووە، ڕەهەندێکی دەوڵەتی لە خۆی گرتووە، بۆیە هەر بڕیارێک لە دەرەوەی ئیجماعی کوردی لە دەرەوەی هێز و لایەنە سیاسەکانی کوردستان بەڕای ئێمە سەرکەوتوو نابێ. بۆ ئەم قۆناغە تا ماوەیەک لەوانەیە چارەسەرێکی باش بێ ئەگەر دژی مادەی 140 نەبێت و ئەم هەرێمە بۆ ماوەی بۆ نمونە 10 ساڵ بێ دوای ڕاپرسی و ڕیفراندۆمێکی دیکە بێ یا بخرێت سەر هەرێمی کوردستان یا هەرێمی سەرۆخۆ بێنێتەوە یان ئەوەتانێ بە پێی لیوای کەرکووکی ساڵ 1957 یان یەبێ سەرژمێری 57 ئەوە بنەمایەکی ئەساسی بێ سەرەکی بێ بۆ ئەوەی قەزای دووز و کەلار و کفری و چەمچاڵ بخرێن سەر ئەم هەرێمە کە کاتی خۆی وا بووە. ئێمە ئەو مەجانەمانایە بۆی هەرێمێکی سربەخۆ بێت کەرکووک، بەڵام ئەگەر مادەی 140 کاتی خۆی جێبەجێ کرا ئەم هەرێمە بربەست نەبێ بۆ ئەو جێبەجێکردنی ئەو مادەیە. لا 24 ئەم مانگا کۆمەڵێک لە کەسایەتی و چالاکوانان و پارێزەرانی کەرکووک دەستەیەکیان بۆ بە هەرێمکردنی کەرکووک ڕاگەیاند و پرۆژەیەکیان لەو بارەیەوە ئامادە کردووە بۆ ئەوەی پێشکەشی لایەنە پەیوەندیدارەکانی بکەن و پرۆژەکە بخرێتە دەنگدان و ڕاپرسیەوە بە مەبەستی جێبەجێکردنی. نەبەز میقداد NRT کەرکووک.